لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵەمە ئێوارەیە گەرماوگەرمتان پێشکەش دەکەم. دوای سەردانی چەند مانگی ڕاوردووی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی حکوومەتی عراق بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەم حکومی هەم حیزبیە تەنانەت لە کۆبوونەوەی لە سلێمانی بەرهەم ساڵح سەرۆکی کۆماری عراقیش بەشدار بوو چاڕوان دەکرا کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی پێ بنێتە قۆناغێکی نوێەوە. بەڵام لە دوای 2 مانگ لەو سەردانە وەک دەبینرێت هیچ بەرەو پێشچوونێکی نوێ لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی نابیندرێت. ئەمە سەرڕای ئەوەی کە لە پرۆژیاسایی وەرگرتنی قەرز بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی عراق بە تایبەت لە موچە لە ئەنجومەنی نوێنەران و بە دیاریکراویش لە لیژنەی دارایی کار بۆ دەکرێت کە پشکی هەرێمی کوردستان نەنەردێت لە کاتێکدا هەردوو لا چاوەڕوانی دروستکردنی پردێکی پەیوەندی بەهێزتر بوون لە جاران، بەڵام ئەم بابەتانە لە عێراقدا سەری هەڵداوە. لە گەرماوگەرمی ئەم ئێوارێدا گفتوگۆ لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەکەین. بەڕێز بورهان شێخڕەوف لە ئەستۆدیۆ و چاودێری سیاسی لەگەڵمدایە. بەڕێز بورهان بەخێر بێت. لە کەرکووکیشەوە بەڕێز ئیدریس حاجی علی چاودێری سیاسی لەگەڵمدایە. جەنابیشتان بەخێر بێن. بەڕێز بورهان لای جەنابتەوە دەست پێ دەکەم. بۆچی هیچ بەرەو پێشچوونێکی نوێ لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدا نابێت، تەنانەت سەردانی وەفدەکانی ژۆک و جاران نەماوە؟ سەڵاو لە بینەرانی خۆشەویست، بێگومان ئەمە شتێکی تازە نییەوە، هیچ گۆڕانکاریەکی وا لە عەقڵیەت و لە ذهنیەت و لە ئەدای سیاسی ئەم تەبەقە سیاسی و ئەحزابە سیاسی و کوتلە سیاسیانی عێراقدا کە حکومڕانی عێراقیان کردووە لە 17 ساڵی ڕابردووە شکستی گەورەیان لە بەڕێوەبردننی عێراقا هێناوەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا بینیمانە خۆپیشاندانەکانی عێراق باشترین شاهدی شکستی ئەم چینە سیاسیە نەک نەیانتوانی خزمەتی گەلی عێراقە، نەیانتوانی دەستوری عێراق جێبەجێ بکەن، نەیانتوانی وابکەن عێراق و گەلی عێراق لە وڵاتە دەوڵەمەندەدا بتوانێت ژیانێکی شەرەفمەندانە بۆ گەلەکەی دابین کە لەوەش خراپتر ئەو درزان و ئەو کەلێنە گەورانەی کە لە نێوان پێکاتەکانی گەلی عێراقا دروستیان کرد کە لە ئاکامەکەیدا بینیمان کە ڕەوتە تیرۆریستیەکانی ئەلقاعیدە و دواتر ئەداعش و ئەمانە سەریان هەڵدا و عێراقیان بە دەردێک برد کە ئێستاکە شارێکی گەورەی وەکو مووسڵ لەوانەیە باس لەوە دەکرێت بە 100 میلیارد دۆلار جارێکی تر بنیاد نەندێتەوە. ئەمە هەڵەی ئەدای ئەم تاقم و قوارە سیاسیە تائیفیانە بوو کە حکومڕانی عێراقیان کرد. ئێستش کە لە ژێر فشاری جەماوەر و خۆپیشاندەرانی عێراقدا کە لە ساڵی ڕابردوودا هەمومان دەزانینەوەی کە ناویان ناوە ڕاپەڕینی تشرین لە 25 دەی ساڵی ڕابردووە بەرپا بۆ لە عێراقدا و تا سەر هەڵدانی کۆرۆنا لەسەر شەقامەکان بوون. ئەمانە حکوومەتەکەی عەبدولمەهدییان ناچار کرد بە دەست لە کار بکێشێتەوە. دواتر بینیمان دوو کاندیدی تر تەرشیح کران بۆ ئەوەی کەوا حکوومەت پێک بێن لەلایەن هێزە شیعەکانەوەوانە هیچیان نەیانتوانی حکوومەت پێک بهێنن. دواتر کازمی تەکلیف کراوە، ئەوەش کازمی بە فشارێکی زۆری سەر شەقامەکان و تەنانەت هێزە دەرەکیەکان و ئەمریکا ئەمانە توانرا حکوومەتێک پێک بێنێ بۆ ماوەیەکی ئینتیقالی کە بتوانێت ئامادەکاری بکات بۆ هەڵبژاردننی پێشوەختەوە. یاسای هەڵبژاردنەکە دەرچوو سەر و کۆماریش تەصدیقی کردووە لە کۆتاییدا. ئێستا ئەمانەی کە ئێستا کێشە دروست دەکەن کە ئەیانەوێ عێراق بە ئاکارێکدا بڕۆن، ئەوانەی کە ترسی ئەویان نێ هەموو هێز و توانەکانی خۆیان، ئەوانەی کە بە شێوەیەک لە شێوەکان کە باز دەکرێت هەمومان ئاکامی هەڵبژاردنەکانی پێشوو دەزانین کە بە غاژ بە زۆر بە حکمی میلیشیات تێگەیان بۆ خۆیان. ئەم جێڕانەوەی ئەم بابەتە مێژوویە نزیکەی ساڵی ڕابردوو بەشێکیشی ئەم ساڵ چ پەیوەندی بۆ هەیە کە چاڕوان دەکرات بەرەو پێچوونێکی نوێ لە پەیوەندیەکانی هەرێمە عێراقدا دروست بێت. بێمە سەرەوە، یعنی بۆی ئەو مقدمەدا بیکەمە پێشەکیەک بۆ باسەکەم کە لە ئێستادا هەیە. لە هەموو ئەم بارودۆخانەدا کە عێراق ئێستا لە دووڕگانی ڕێگەیەکدا کە بەرەو هەڵبژاردن ئەوە دەڕواوە، ئەگەر ئەو یاسای هەڵبژاردنە بە جێبەجێ بکرێ و بتوانێت بە شەفافیت و مفەوەز کۆمیسیۆنێکی هەڵبژاردننی تازەش بتوانێت پێشبینی دەکرێت گۆڕانکاری لە عێراقا بێتە ڕێوە. ئەم هێزانی کە ئێستا پێگە گرنگەکانی دەوڵەتی عێراقیان بەدەستەوەیە کە هێزی چەکداریان هەیە، میلیشیاتیان هەیە، دەخوازن بربەست لە بەردەم هەر پێشوە چوونێکا چ ڕێکەوتنی نێوان بەغاو هەرێم بێ، چ گەڕانەوەی ناوچە سونیەکان بێ، هەموو کۆسپ و کێشە و بربەستی لە بەرداداین بۆ ئەم پێشچوونانە نەکرێەوە وەزعی مۆجود برسنەوە. ئێستا تەتەورێکی گرنگتر کە هاتە پێشەوە لەسەر ئاستی جیهان ئەوەیە سەرنەکەوتنی ترەمپ و هاتنە پێشەوەی بایدنە کە پێ دەچی هەموو وجارێکی تر
ئەم هاوکێشانە لە ناوچەکەدا بگۆڕێ بە تایبەتی لەوانەیە بادن ئەداکەی و بازەکرێ بە شێوەیەکی تر بێ لەوانەیە فشار لەسەر هەندێک وڵاتی ئیقلیمی لانەباکەوان ئەوانەیە وابەستن بە وڵاتێکی ئیقلیمی لە عێراقدا محاولە بکەن لە هەوڵی ئەوەدا بن جارێکی تر لە عێراقدا پێگەکانی خۆیان بپارێزن وەڕێ بۆ گۆڕانکاری خۆش نەکە یعنی ئەمانە هەموو ئەوانە گرەوی لەسەر دەکەنەوە کار بۆەوە دەکەنەوە ئەمەشی کە هیچ خۆمان دەزانین کازمی کابرایەکە هیچ پێگەیەکی لە ناو پەرلەمانی عێراقدا نییە نە حیزبی هەیە نە فراکسیۆنی دەپشتەوە دەست و پیان چۆن عەبدولمەهدیان دەست و پێ بەستەوە نەیان لەڵاهی جێبەجێ بکەو لە جیاتی ئەو فەرمانیان دەدا کازمیش بە هەمان شێوە ئەگەر بەم شێوە بێت هیچ بوارێکی بۆ نەماوەتە کە بتوانێت مەسەن پەیوەندی لەگەڵ هەرێما چاک بکاتەوە ناوچە سونیەکان ئاوەدان بکاتەوە ئەمەی کە وەکو گرفت دەبین دێ بەڕێز بورهان تەنها پرسێکی ناوخۆی عراقی نییە بێگومان پرسێکی عێراقی نییە و ئیمتیداد و درێژبوونەوەی بەشێکی زۆری کێشە و ململانێ ئیقلیمیەکانی ناوچەکەشەوە لە عێراقدا خۆمان دەزانین عێراق گۆڕەپانێکی کراوەیە بە یەکلاکردنەوەی زۆرێک لە کێشە و ململانیەکانی نێوان وڵاتانی ناوچەکە. بەڵام چاوەڕوان دەکرا مستەفا کازمی نمونەیەکی جیاوازتر بێت و بە تایبەت لە دوای سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان بەڵام بیندرا لە دوای ئەوە پاشەکشێکی گەورە لە کەسایەتی وەکو مستەفا کازمی و لە پەیوەندەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیش دروست بووە. بەڵێ بێگومان ئەوەی خۆ کازمی خۆشی نەیشاردەوە یعنی لە ئەوەڵ جارەوتی ئەگەر بخوازن لەم ساڵەدا من هەموو کێشەکانی عێراق چارەسەر بکەم و من ئاسای سحری موسام پێ نییەوە حکوومەتێکی ڕاگوزەرە هەر بە چاویش دەبیندێ ئەوەیە بێ ئامادەکاری بکە بۆ هەڵبژاردننی پێشوەختەوە کاروبار ڕۆژانەی و ئانیەکان و پێویستەکانی خەڵکی عێراق بەڕێوە بەعنی کەس چاوەڕێ ئەوەی نەک کازمی بە کێشەی کورد چارەسەرکەوەی ئەوەی بە 17 ساڵی ڕابردوو نەکراوە کازمی لە چەند مانگ و ڕۆژ و ساعتێکا چارەسەری بکە عنیەوە خۆش باوەڕی بوو ئەگەر باوەڕ بکرێت کە ئەو کێشانە چارەسەر بکە بێگومان ئیش و مەهامی ئەم کابینەی کازمی ئەگەر بێڵن ئەوەیە هەڵبژاردننی پێشوەختە و بۆ ئەوەیەکەوە چینێکی سیاسی تازە لە عێراقا بێنە پێش ئەوانەی کە شکستیان هێناوە لە عێراقدا لە بەڕێوەبردننی عێراقدا و ئێستا هەر پایبەت بەم باسش حەزەکەم ئاماژە بە هەواڵێک بکەم کە هەر ئێستا لە بەشێک لە سایتەکانی ئەمریکا و ڕێکی لە ناوەندە گرنگەکانی لێکۆڵینەوە راپۆرتێکی گرنگی لەسەر بارودۆخی ئابووری عێراق بڵاو کرد و ئەڵێ لە ساڵی 2021دا ئابووری عێراق پێدەچێ بە یەکجاری ئینهیار بکە و بڕوخێت دابڕوخێ وەکو ئێستا دەبینین کەەوە کێشەیە موچەی فەرمانبەران نادرێەوە تا ئێستا یاسای قەرزی کێشەی لەسەر لە پەرلەمانە تێناپەڕێن ئەوەی کە کازمیش لە چەندمانی پێش ئێستا لە بەسترا هەواڵێکی بە ئاشکرا و دوتی ئێمە بای 3 ملیارد دلار نەوت دەفرۆشین بەڵام 7 ملیارد دلارمان پێویستە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی عێراقیەوە نیوەی کەمتریشە لەو داهاتێک کە پێویستە بۆ موچە ئەمە بۆ خۆی داڕوخان و ئینهیاری ئابووری عێراقەوە ئەوەشی کە بۆ ساڵی داهاتوو ئەو شارەزایان ئەو ناوەندە دانەی هەواڵ و لێکۆڵینەوەی استراتیژی ئەمریکا باسییان کردو ئەوەیەکەوە عێراق نیوەی ئەو داهاتەی کە پێویستە بۆ بەڕێوەبردننی مؤسساتی عێراق ڕستی دەکەوێت لەبەرەوە پێشبینی داڕوخانی ئابووری عێراق دەکەن لە ساڵی داهاتوو بەم ئیدارە حکومڕانی ڕانەی کە ئێستا لە ئارادایە ئەوەی کە ئەوەی بەسەر عێراقدا هێناوە کە زۆر باشە ئەگەرێک لەحزەتر مەجای دەم کەەوەی عێراق بەو ئاکامە بکە سیاستە خەڵەتەکانی ئەم قەوارە سیاسیانە بوو کە لە فترەی زێڕینی 2005 تا 2014 کە عێراق ساڵانە بوجە و میزانیەکەی سەروی 120 میلیارد دلار بنیانتوانێت پرۆژەی استراتیژی ژێرخان بۆ عێراق دروستکردن کە ئێستا لەسەر پێی خۆی بوەست. زۆر باشە بەڕێز ئیدریس حاجی عەلی چاودێری سیاسی چۆن دەڕوانە پەیوەندەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق پێت وایە لە قۆناغی ئێستادا پەیوەندیەکان لە قۆناغێکی سستبووندان و هیچ ئومێدی باشیان لێ ناکرێت؟ سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی گەلی کوردستان سڵاو ڕێزمیش بۆ کاک بورهان هەیە ئیدریسی حاجی عادل نەک ئیدریسی حاجی عەلی بەڵێ دیارە ئەگەر تەماشای پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغا بکەی یاخود ئەگەر بڕۆینە بنچینەی مێژووەوە ئەگەر تەماشای پەیوەندیەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و حکومەتە یەک لە دوای یەکەکان عێراق بکەی لە هەفتاکانەوە تاکو ئێستاکە ئەبینی ئەو پەیوەندیانە لەسەر بنەمای هێز بنیادراوە نەک لەسەر بنەمای دراوسێتی هەرێمی یەک وڵاتی بەردەوام هێز زاڵ بووە بەسەر عەقڵ و منطق و
هەموو شتێکە. ئەگەر تەماشاکەی لە 1970 کاتێ شۆڕشی کورد ئەو کاتە بەهێز بووە، حکومەتی عێراق مەفاوەزاتی لەگەڵ شۆڕش کردووە و بەیانی 11 ئازاری دەرکردووە. بەڵام کاتی حکومەتی عێراق خۆی گردووەتەوە بەهێز بووە، پەیوەندیەکانی بەهێز کردووە، ئەبینی دیسانەوە پاشگەزە بێتەوە و شەڕ لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردەکە ئەو سەردەمە و ئەوە بوو ئاشبەتاڵی ساڵی 1975 لەگەڵ وڵاتە ئەقلیمیەکان و وڵاتە زلیێزەکان ئاشبەتاڵ کراوە. ئەگەر تەماشاکەی لە کاتی حربی عێراق-ئێرانە لە ساڵ 1970 دوای ئەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان بە ڕابەرایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە حکومەتی عێراق ئەو کاتە وەزعی خراپ بوو لە سەرەتای هەشتاکان بۆ یەکەمین جار لەگەڵ معارەزەی عێراقی سەدام حوسێن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە مفاوەزاتی کرد کە ویستی مافی ڕەوای گەلەکەمان بدا. بەڵام کاتێ هەم ئەو کاتەیش بەڵانسی هێز بەلای حکومەتی عێراقا شکایەوە، دەرەنجامەکەی ئەوە بوو کە ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و کیمیابارانی کوردستانی لێکەوتەوە کە ساڵی 1970 بوو. ئەبینی کاتێک لە ساڵی 1990 حکومەتی بەعس کوێت داگیرەکە هەم دیسانەوە لە ساڵی 1991 حکومەتی عێراق تویش گەورەترین شکستی سەربازی و دیبلۆماسیەوە لە ئەو کاتەی گەردەلوولی بیابانە. ئەدوینی زۆر بە زوویی وەفدەنێرێ بۆ لای بەرەی کوردستانی ئەو سەردەمە مفاوەزات لەگەڵ بەرەی کوردستانیەکە لە 91 لەبەرەوەی کوردیش مافێکی ڕەوای بووە بەردەوام مفاوەزاتی ڕەفز نەکردووە. بەڵام لە 91یش هەم حکومەتی عێراق پەیوەندیەکانی نەختێ بەهێز بووەوە، ئەوە بوو لە جیاتیەوەی مافی کورد بدا، ئەوە بوو هەم مفاوەزات شکستی هێنا، حیساری اقتصادیەکی گەورەی خستە سەر ئەو کاتەی هەرێمی کوردستان بەڕێزی دریس ئێستا لە دوای ساڵی 2023 لە دوای پرۆسەوە لە دوای 2005ەوە کە دەستوریش پەسەند کراوە، هەمان تێڕوانین هەیە لە دروستکردنی پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیدا؟ دیارە وەک باسم کرد کە لە دوای پرۆسەی ئازادی عێراق کەشێکی دیکە هاتەکایەوە. بەڵام ئێمە هەرێمی کوردستان و بەغدایش ئەبێ یەکشت لە یاد نەکەین، ئەوەی کە لە نێوان هەرێم و بەغدایە نێوەندگیریە کرد، ئەوەی کە لە نێوان کورد و شیعە و سوننەیە هەموو کەسێ شەرمی لێ کرد، ئەوە جەنابی مام جەلال بوو. ئەبینی لە دوای ئەوەی 2003 بە پێی ئەو دەستورە کە 170 عێراقیەکان دەنگی پێدرا، دیارە مافی ڕەوای گەلەکەمان هەرێمی کوردستان ناوچە جێی ناکۆکەکان هەمووی لە دەستورە جێی کرایەوە. ئەوە بوو هەتاکو ساڵی 2013 کە جەنابی مام جەلال لە ژیان مابوو، کەس غەمی بورجە و میزانیە و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغا و ناوچە جێی ناکۆکان و پێکەوە ژیان و کەس غەمی ئەوەی نەبوو، لەبەرەوەی مام جەلال هەموو عیشەکانی هەرێم و بەغدا و پێکاتەکان و هەمووی لەسەر ئەستۆی مام جەلال بوو. بەڵام ئەبینی لە دوای 2013 کە ڕەوەند شاد جەنابی مام جەلال تویش نەخۆشی بێ، لە ساڵی 2014 عێراق تویش گەورەترین کارەسات دێ، ئەویش هێنانی تیرۆریستانی داعشە و داگیرکردنی سێیەکی خاکی عێراقا. ببینە لە 2014ەوە کە تا ئەم ساتەوەختە کە من و تۆ قساکەین ئێستا لە پەرلەمانی عێراق هەرایە شەڕە لەسەر ئەوەی ئایا مافی کورد چییە چی نییە. عێراق لە داڕمانێکی ئابووری گەورەدایە، وەک هاوڕێی بەڕێزم کاک بورهان وتی کە لەوەیە لە 2021 نەتوانێ موچە بدە. بۆیە بەڕاستی وەک وتم بەردەوام عێراق بە زەبری هێز پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستاندا کردووە. ئەبێ بۆ موێژویش بڵێین کاربەدەستانی هەرێمی کوردستان، دەستڕۆیشتانی هەرێمی کوردستان بە هەمان عەقڵیەتی ئەوان عیشیان کردووە.
ئێمە نکوڕی لەوە ناکەین کە شۆڤینی عارەبی لە شەستەکانە لە حەفتاکانە لە نەوەتەکانە لە 2000ەکانە هەمان عەقلی شۆڤینیە بەڵام دوای وەفاتی جەنابی مام جەلال خۆسەرکردایەتی سیاسی و سەرۆکی هەرێمی ئەو کاتە بوو لە 2014 و 2015 وتی پێویستیمان بە جێبەجێکردنی مادەی 140 نەماوە ئێمە مادەی 140مان جێبەجێ کردووە بەڵام بەداخەوە ئەبینی دوای 5 ساڵ لە ئەو قسەیە ئەبینی ئێستاکە ناتوانین نەک هەرێمی کوردستان ئەوە تا زۆر باشە بەڕێزیز ئابووری بووە کە موچەی فەرمانبەرانمان پێنادرێ بەڵام هەمان پەتا تویشی عێراقیش هاتووە حکومەتەکەی کازمی کە ڕۆژ لە دوای ڕۆژ شکستی گەورەتر بەدەستێنێ. زۆر باشە لەم شیکارەی کە کردان بەڕێز بورهان ئەتوانی بڵێن لە ئێستادا ئاستەنگەکان لە بەردەم پەیوەندەکانی هەرێمی کوردستان و عێراقدا چییە هەر لەسەر ئەو ڕوونکردنەوە مێژووی خۆت کە ئاماژت پێدا زۆر جار دەوترا کە هەرێمی کوردستان ئەو بابەتانی کە پێویستن بە فیدرال ڕادەستیان ناکە دیارترینیان داهاتی خاڵە سنووریەکان بوو فەرموو. بێگومان ئەوەی کە ئێستا ئەم ڕێکەوتنە سیاسی کە لەم دوایە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی داکراوە بۆ ئەم سێمانی کۆتایی ساڵی 2020 ئەوەی بڕیار دراوەکە و 320 میلیارد دلار 320 میلیارد دینارە بنێرن مانگانە ئەمە وەکو ڕێکەوتنێکی کاتی کراوەکو لە ئێستادا بەڵام ئەوەی گرنگە بۆ ساڵی ئایندەیە بۆ میزانی 2020 کە لە ماوەدا پێویستە پێش کۆتاییاتنی ساڵ ئیقرار بکرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئەوە گرنگە یعنی کە هەر لە ئێستەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند لەسەر ئالێت و میکانیزمێک ئەمە پرسێکی سادێ بەڵام من لە وێنە گشتیەکەیە ینی ئاستانەکانی بەردەم پەیوەندەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بەڵێ ئاستانگەکانی بەڕوون و ئاشکایی ئەوەی کە لە 2005 شەوە تا ئێستا هەمانەوە خۆتزیینەوەی لە جێبەجێکردنی دەستوری عێراق چونکە ئەم کێشانەی کە هەمومان باسی دەکەین و هەموو دەناڵێن پێ هەمووی پلان و نەخشەڕەکەی لە دەستوری عێراق دادانراوە چی بۆ ئەوەی تایبەتە بە ناوچە جێناکوکانەوە تایبەتە بە نەوت و غازەوە تایبەتە بە پێشمەرگەوە بە بەرگریەوە بە ئەمانە هەمووی لە دەستوری عێراقایە بەڵام ئەوەی کە ئاستەنگە لەوەیە ئەم هێزە سیاسیانەی کە لە عێراقدا بە تایبەتی شیعەکان کە ئێستا حکومڕانی یەکەمی عێراق و لە دوای 2023 سەرۆک وەزیرانی عێراق لای ئەوانە بەداخەوە نەوە هیچ پندێکیان لە مێژووی ڕابردووی عێراق وەرنەگرت بەوەی کەوە ئەوەی سونەکان کردیان هاتن بە گۆڕی بە کۆمەڵ و بەکارهێنانی چەکی کیمیاوی ئەنفال و سەرکوتکردن شیعە و کوردیان سەرکوت کرد و لایەن نان و پەراوێزیان خستن و بەشداری حکومڕانیان پێ نەکردن ئەمە پندێک و دەرسێکی گەورە بوو بەسەر گەلی عێراق هات بەداخەوە پێکاتەی شیعە لە عێراقدا هات لاسایی پێکاتەی سونەی کردەوە بە هەمان شێوە دەخوازیە ئیرادە و خواست و ئەجندای خۆی بەسەر پێکاتەکانی تری عێراق ئێستا سونە و کوردن ئەوانژێ دەست بکات پەراوێزیان بخابیان تاوێنێتەوە نیان خوێنێتەوە بێبەشیان کە ئەمە کێشە بنیادیەکەی و کێشە تیوریەکەی گەورەی عێراقە کە کێشەیەکی زۆر گەورەیەکە کە تۆ لە دوای 100 ساڵ حکومڕانیکردنی عێراق بە ئاگر و ئاسن وەلانان جارێکی تر بێ هەمان تەجروبە و ئەزمموی تاڵ دووبارە بکەیتەوە و کەڵک لەو مێژۆ وەرنەگری کە سەدام حوسێن بە گەورەترین سوپای هەبوو لە ناوچەکەدا خاوەنی چەکی کیمیایی و چەکی بایۆلۆجی بوو نەیتوانی سونە و عەفو و شیعە و کورد تەواو بکە و بیان ئیسە بیان سونەکان شیعەکان هەمان تەجروبە بکەن و سەروەت و سامانی عێراق بیان جارێکی تر لەمە ئەو گرێ لە شووە هاتوانەی سونە بە کەمینە دیکتاتۆرەتێکی لە عێراقا دروست کرده بوو ئێستا لە دوای پرۆسە شیعە بە زۆرینە هەمان تەسەڕوفەکاتەوە بێگومانەوەی ئەم گرێ لەکوێیە گوا ناکرێتەوە بۆ عێراقیەکان و ئاسوودە بژی ئەوەیە کە هێشتا ئەم پێکاتانی عێراق و ئەم تەتەوڕی کە لە عێراق داهاتوتە ڕێوەکە دەستور نووسراوە بە جۆرێک لە جۆرەکان دیموکراسی ئەمە هەڵقوڵاوی ناو پێشوەچوون و پێشکەوتنی سروشتی کۆمەڵگەی عێراق نەبوو. قەناعەتی شیعە نەبوو کە دیموکراسی هەبێ لە عێراق قەناعەتی سونە نەبوو قەناعەتی کوردیش نەبێ ئەمە هێزێک وەکو دەڵێن ئەم دیموکراسی عێراق کە لە دەستور نووسراوەچی بە زنجیر و دەبابەکانی ئەمریکا کراوە لە عێراقدا و خەڵکی عێراقەوەدا بەداخەوە دەستوریش نووسراوە دیموکراسیەکی هاوردەیە بێگومان مەبەستی من هەر ئەوە بوو کە یعنی ئەمە لە دەرەوە هاتووە لە ئیرادە و خواستی
هێزە سیاسەکانی عێراق و خەڵکی عێراقیشەوە نیە ئەوەی دەبینین کە بەداخەوەی کە لە عێراقدا هەیە هەموو نەدیموکراسیەتەکە بۆ بە فەوزا بۆ بە شەڕی تائیفی بۆ بە شەڕی ئتنیکی بۆ بە فەساد و گەندەڵیکی بێ ئەم سەرۆسەر کە عێراقی تووشی کارەساتی گەورە کردووەکەوە بەداخەوە ناتوانێت خزمەت گوزاریە سەرەتایەکان بۆ خەڵکی عێراقدا بین بکرێ ئەمە هەمووی کێشەی گەورن ئەگەر بخوازرێت چارەسەر بکرێ بێگومان پێویستی بە کاری جدیتر هەیە پێویستی بە یارمەتیدانی کۆمەڵگای نێودەوڵەتی هەیە بە نەتەوەی یەکگرتوەکانەوە بە ئەوروپاوە بە ئەمریکاوە کە بەداخەوە ئەوانم پرۆسەیان کردو لە 2011 بە خێرایی لە عێراق پاشەکشەیان کرد و عێراقیان بەو دەردەبێت کە بینیمان لە دوایی وڵاتانی ناوچەکە بە هەوەس خۆیان تەحکومیان بە سیاسەتەکانی عێراقەوە کرد عێراقیان کرد بە بازار بۆ ساختکردنەوەی کەرەسە و پێداویستیەکانی خۆیان ڕێیان گرت لە پێشکەوتنی عێراق بۆی کشت و کاڵ لە عێراقدا پێش حتا تەنانەت ئێستا کە باسی دروستکردنی بەندەرێک لە فاو دەکرێت لە بەسرا هەزاران ڕێگری بۆ کراوە لەم ڕۆژانی ڕابردووە بەڕێوەبەری ئەو کۆمپانیا کۆریە کە بەنداوەکە جێبەجێ دەکات کوژرا ئەمانە هەموو دەستی دەرەکین و هەموو ڕون و ئاشکرایە دیارە بێنەوە سەر ئاستانگەکانی بەردەم پەیوەندیەکانی هەرێم و حکوومەتی عراقی هەر بە دیوەکەی عراقا تەماشات کرد کە ئەوان یا دەستوریان جێبەجێ نەکردووە بە دیوەکەی هەرێمدا هەرێمی کوردستانیش خۆی کێشەیەک نییە بەشێک نییە لە کێشەکان و کاریگەری هەبووی لە سەرسارکردنەوەی پەیوەندیەکان و سزبوونی پەیوەندیەکان بێگومان کێشەکە بەشی زۆریشی پەیوەندی بە هەرێمی کوردستان و ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندەکان نۆهەیە لەگەڵ عێراقدا ئێمە لە ڕابردوودا بەداخەوە پەیوەندیەکانمان لەوانەیە ئەوەی حکوومەتی هەرێم وانە لەگەڵ تورکیادا پەیوەندی ئابووریمانە بێ ئەوە ڕەبەتمان بە عێراقەوە نەبیەوە ئەوەیەکی لە کێشە گەورەکانمانە کێشەی ترمان ئەوەیە کە لە ناو کوردستاندا ئێمە تەواو هاودەنگ نەبین شەفافیت نەبووە گلەی و گازندە هەبووە هێزی سیاسی و ئۆپۆزیسیۆن لەم کوردستانە زۆر مەلەفیان هەڵداوەتەوە قسەی لەسەر کراوە گومانی گەورە لەسەر دەرهێنان و فرۆشتنی نەوت کراوە لەسەر سنوورەکان کراوە ئەمانە هەموو بەڵگەیان داوە بە حکوومەتی عێراقەوە بە پەرلەمانتارەکانی عێراق کەیسا هەڵوێستی ئاوا وەربگرن بەرامبەر کە کێسێکی حیسە و شایەتە دارایەکانی هەرێمی کوردستان دەکرێت ئەمانە پەیوەندی زۆری بە هەرێمی کوردستان و دەکرێت لە بەرامبەر ئەمەدا دەبوو هەرێمی کوردستان شەفافانەتر کە مەسەڵەن نەوت و ئەوانە ڕاستە عقود کراوە بۆند کراوەی 50 ساڵی کراوەوانە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان نەبایە شەفافیەتێکی وای تابایەکەوە بەری بەم گازندەی و گلایانە بگرێت بەجۆرە ژەکان وەزارەتی نەوتی بەغا ئاگای لێ وایە نەیتوانێت ئەم گلەی بەڵام دوای دەست پێشخەری کارێمی کوردستان کردوەتی ڕادەستکردنی خاڵە سنووریەکان بووە لە دوو مانگی ڕابردووە بەڵام ئێستا لە حکوومەتی عراقی لە وەرگرتنی قەرز بۆ پڕکردنەوەی کورتێنان و بەتایبەتی ژموچە دانێ هەرێمی کوردستانی لێ بەدەرکەن بەڵێ ئەوەی نەک یەکەم جارە ئەمە بکەن لە ڕابردووشە حکوومەتی عێراق هەموو دەزانین قەرزی تری زۆر وەرگرتەوە بەڵام حکوومەت هەرێمی کوردستان و بەشی هەرێمی کوردستانی لێ نەداوە ئاشکرایە بەڵە لە کاتێکی هەر قەرزێک بۆ عێراق دەکرێت دوایی لە بوجەی سیادی و سەروەری عێراق دەدێتەوە کە بەشی لە بەشە بوجەی هەرێم ئەو 100 جارن 12 لە 112 کە ئەوش لە حسابی مەساریفە سیادیەکان دادێەوە لە هەرێمیش دەبرێتەوە لەبەرەوە پێویستە هەر قەرزێک دەکرێت حیسە و بەشی هەرێمی کوردستانی لێ جیا بکرێتەوە بە مستحقاتی خۆی بدەوە کاری نوێنەرانی کوردە لە پەرلەمانی عێراق هێزە سیاسیەکان سەرۆک کۆمارکە کووردە کە نوێنەرانی کورد جێگری سەرۆکی پەرلەمان وەزیرەکان کە شەڕی جدی لەسەر ئەمانە بکەن ومانە هەمووی شتی قانونی ئەگەر لە پەرلەمان جان دەکرێت لە محکەمەی ئیتیحادی عێراق قەتانەی لێ بدەن شکاتی لەسەر بکەن زۆر باشە بەڕێز ئیدریس باسمان لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی کرد پەیوەندی حکوومەتی عراقی لەگەڵ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چۆنە هەروەک هەرێمی کوردستان مامەڵیان لەگەڵا دەکات یاوەکو وەکو پارچەیەک لە عراق مامەڵیان لەگەڵا دەکات جێناکۆکەکانە ئێمە دەستورمان هەیە ئەو دەستورە حەکەمە لە نێوان هەموو پێکاتەکانی عێراقا و مافی هەموو پێکاتەکانی زامین کردووە و زۆربەی عێراقیەکان دەنگیان پۆی داوە بەڵام بەداخەوە لەم عێراقا ئەوەی جێبەجێ نەکراوە دەستورە ئەوەی جێبەجێ نەکراوە لە ناوچە جێناکۆکەکانیشە هەر دەستور بووە وەکو وتم لە عێراقا بەردەوام هێز حکومەکە ئەقلیمی دووەلی ئەقلیمی بەردەوام دەستیان لە ناو عێراقا هەیە بە تایبەت ناوچە جێناکۆکەکان
ئەگەر تەماشاکەی بە پێی دەستور ئەبینی ئەبێ ئەم ناوچە جێناکۆکەکان لە خانەقین تاکو دەشتی نەینەوە بە کەرکووکەوە ئەبێ بە هاوبەش لە نێوان عێراق و لە نێوان هەرێمە بەڕێوەبەریە. بەڵام هەتاکو ئەو کاتە شەڕی تیرۆرستانی داعش بوو، ئەوە بوو کورد و هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان نزیکەی 2000 پێشمەرگە شەهیدی دا لە فەرماندە و لە پێشمەرگە نەیەش تیرۆرستانی داعش وەکو موسڵ و تکریت و ڕوومادیە ئەم منطقانەی کە وەکو خانەقین و کەرکووک و ئەو شوێنانەی داقۆق و خورماتووی بکەوێتە ژێر چەپۆکی ڕەشی تیرۆرستانی داعشەوە نەمانێشت ئەو 1.5 ملیۆن زیاتر ئاوارە هاتە ئەم سنوورانەی ئێمە. بەڵام کە حکومەتی عێراق موسڵی گردەوە یاخۆت داعش بەرەو شکستی ڕۆیی ئەوەی کە حیسابی لەگەڵ تیرۆرستانی داعشا کرد بە هەمان نەفەس حیسابی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستاندا کرد بە ناوی فەرزی قانون. بۆیە ئێستاکە ئەو دەستورە لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکەکان ئەتوانم بڵێم 1% جێبەجێ ناکرێ. ئەو دەستورە کە لە مادەی 140 هاتووە بە 3 قۆناغ ئەم سنوورانە ئاسایی بکرێتەوە. بە 3 قۆناغ، قۆناغی یەکەمی دەرکردنی عارەبی هاوردەیە کە لە ساڵی 1968ەوە تا 2003 بە سەدان هەزار عارەبی هاوردە لە باشووری عێراق و لە ناوڕاستی عێراقەوە هاتنە ناو شارەکان و بە سەدان کۆمەڵگە و گوندیان بۆیان دروست کرد. ئەوانە وەکو خۆی ماوە ئێستاکە ئەم حکومەتەی عێراق بەڵکو زیاتر بایخیان پێدا خزمەت گوزاریان بۆکە مناڵەکانیاندا ئەمەزرێنیە. خاڵی دووەمی بۆ گەڕانەوەی ئاوارەکان خۆتان نەزانن لە 35 ساڵی دەسڵاتی حکومەتی عێراقدا کورد لەم سنوورە دەرکراوە. بەڵام ئێستاکە نەک کورد ئەگەڕێتەوە و قەرەبووە کرێتەوە و دیەکانمان تەعویز بکرێتەوە، بەڵکو بە هەمان نەفسیەتی جاران کورد دەرئەکرێ دیەکانمان تەعریب بکرێتەوە، زەویەکانمان داگیرەکرێ، ڕۆژانە بە پاڵپشتی هەمەر و دەبابە و هێزی عێراقی زەویەکانمان ئەکێڵن، کوردەکان عەزیێتەدەن بە تایبەت لە لە دبست و زەرگەڕان و لە داقۆق لە سنووری کاکەی و تاڵەبانی و حەوتەغارەکان ڕۆژانە ئێمە ڕوبەڕووی ئەو کێشانە ئەبینەوە کە ئەوەی حکومەتی بەعس کردی هەمان ئەم سیاسەتە درێژەی پێ هەیە و ئێستا حکومەتەکانی عادل عەبدولمەهدی و عەبادی و هەتاکو حکومەتەکەی کازمیش کە حکومەتێکی کاتیە هەمان بەرنامەی هەیە. لەبەرەوەی لەم سنوورانە ئیسە حکمی ئیداری مەدەنی نییە، حکمێکی عەسکەریە لێرە کە قایدی عەمەلیات حاکمە، لە شارێکی وەک دبست ئامر لیوایە حاکمە، لە قەزایەک ئامر فەوجە حاکمە. بۆیە ئەمانە سیاسەتی تەعریب هەمووی بەردەوامە. قۆناغی سێیەم ئەبوایە ئاسایی بکرایەتەوە. ئێمە لە 2004ەوە تاکو 31/12/2007 ئەبوایە هەرسێ قۆناغەکەی مادەی 140 جێبەجێ بکرایە. بەڵام بەداخەوە دوای 13 ساڵ لە ئەو ڕۆژە کە 31/12/2007 تا ئەمڕۆکە ئەبینی نە دەستور جێبەجێ کراوە بەڵکو ئەمە وەکو پرسە قانونیەکە بەڕێز ئیدریس لە ڕووی واقعەکەەوە سەپاندنی یاسا فەرزل قانونەکەی کە خۆت ئاماژەت پێدا کاریگەری سلبی هەبوو لەسەر پەیوەندەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی یاخود کاریگەری ئیجابی هەبووە؟ بەتەکید ئەوەی لە ئەم سنوورانەی کەرکووک و دووز و ئەم سنووری ناوچەی جێناکۆکە بەڕێوە ئەبرێ وەکوتم ئەم سیاسەتە درێژە پێدەری سیاسەتی بەعسی فاشزمە. ئەوەی بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمیش کە ئەڕواتە بەغدا بۆ مفاوەزات نەمان بینیوە داکۆکی لە دەستورەکە بکە، داکۆکی لەوە بکە کە ئەم سنوورانە بەشێکی دانەبراوە لە خاکی کوردستان، داکۆکی لەوە بکە کە ئەم سنوورانە بە
خوێنی سەدان ڕۆڵی پێشمەرگەی قارەمانی ئەم گەلە ئاڵکراوە بەڵکو ئەوەی کێشەی حکومەتی هەرێمی کوردستانە بەداخەوە ئەڵێم حکومەتی هەرێمی کوردستان بەرنامە و پیلان و ستراتیجی نەبووە بۆ هەرێمی کوردستان بۆیە ئێستا ئەوەی کێشەی حکومەتی هەرێمی کوردستانە کێشەی موچەی فەرمانبەریانەتی لە ماوەی ڕابردوودا دوو جار وەفدی حکومەتی هەرێمی کوردستان ڕۆیشتووەتە بەغا بە یەک خاڵ باسی سنووری مادەی 140 نەکراوە بەڵکو ئەوەی کێشەیانە ئێستاکە 320 ملیۆنەکە بێت و لەگەڵ ئەو داهاتەی کە لە هەرێمەوە هەیە موچەی فەرماندەران بدرێ بۆیە کوردی ئەم سنوورانە ئەو نەگلەی و گازندەی لە حکومەتی بەغدا هەیە دوو ئەمەندە گلەیی لە حکومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم هەیە چونکە بەڕاستی سەرۆکایەتی هەرێم و حکومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد وەکو زۆر باشە بەڕێزی دریس هیچ پێویست هیچ بایخێکیان بەم سنوورانەی ئێمە نەداوە بەڵکو ئێمەیان بە تەنیا لەم سنوورانە جێشتووە وەکو لە سەرەتا باسمان کرد ئەگەر بێت و ئیسە دار و گاڕامەکانی خۆمان نەبێ لە داقوق و لە سەرگەڕان و دبست بە ڕۆژی نیمەڕۆ زەویەکانمان داگیرەکەن و تعریبمانەکەن بەڵام ئەوە خەڵکە قارەمانەکەی خۆمانە لە هەفتەغار و لە سەرگەڕان نایە لێ عارەبی تعریب بێتەوە ئەنا حکومەتی هەرێمی کوردستان هیچی بۆ ئەم سنوورە نەکردووە. زۆر باشە بەڕێز بورهان ئەو گۆڕانکارە نوێنەی کە هاتوونەتێ پێشەوە لە ناوچەکەدا بە تایبەت و بە دیاریکراویش بەپی ئەو داتایانەوەی خود ئەوەی کە لە میدیاکانە بڵاوکراوەتەوە جۆ بایدن بۆتە سەرۆکی ئەمریکا ئەو گۆڕانکارە نوێیانە پێویست بەوە دەکا کە پەیوەندیەکان لە نێوان هەرێمی کوردستان و عراقدا پێداچوونەوەیەکی پێدا بکرێ یاخود بەم بارە ئاسایی ئێستا با بڕوات بێگومان تا 2021 ترامپ دەمێنێ دوای ئەو بایدن دەست بەکارە بێوەکو دەزانین یان ئەگەر سەریش بگرێ و ئەم کێشانی نێوانیان و ئەم تانەوتنانی کە حزبی جمهوری دایەتی و ترامپ ئیدعایەوەکە کە تاویستە دەست بەرداری نابێ و بە ئاکامەکان ڕازی نەبووە ئەگلای بێتەوە بایدن دەست بەکار بێ لە 2021 دەست بەکارە بێەوە بێگومان ئەوەی کە باز دەکرێت ینی سیاسەتی بایدن لەوانەیە بە شێوەیەکی تر بێ لەم ناوچەداوە ململانیەکان بە ئاکارێکی تردا بڕۆن لەبەرەوە ئەم هێزە سیاسەکانی ئەم ناوچەش خۆیان وا دیارە بۆ ئامادە دەکەن کە لەگەڵ پێشهاتە نوێەکاندا لەگەڵ گۆڕانکاریەکانە کە دێتە ئاراوە لەوانەیە ئەو فشاری مەسەن لەسەر ئێرانە نمێنێت لەوانەیە فشار لەسەر تورکیا زیاتر بێ لەوانەیە ئەوەی کە بایدن توێتی ڕێکەوتن نامی پێنجایدن یەک لەگەڵ ئێرانەکانە تعدیل ئەەکەینەوە بە جۆرێکی تر و ئەمانە لەوانەیە بێتە ئاراوە لەبەرەوە ئەم هێزە سیاسیانەی کە لەم ناوچەدان و وابەستەی وڵاتانی ئیقلیمین گرە و جارێکی تر لەسەر ئەوە بکەنەوەکەوە گۆڕانکاری تر بێتە ئاراوە لە ناوچەکەدا لەوانەیە ڕێخۆش نەکەن بۆەوەی کەوا مەسەن هەڵبژاردننی پێشوەختە بکرێ گۆڕانکاری تر بێت دەرەوە انتخابات لە عێراقا بکرێ هێزی سیاسی تر بروز بکاو بێتە پێشەوە دەسەڵات لە عێراقدا بکردن لەبەرەوە هەموو ئەم احتیمالانە لە ئارادایەوە بۆ هەرێمی کوردستانیش کە ئێستا کە بەشی خۆی لەم قەیران و کێشانی عێراقی بەرکەوتووەوە ئەزمەی ئابووری و لە دوای ڤایرۆسی کۆڤید-19 و کۆرۆنا کە دەبین هەموو جیهانی گرتووەتەوە بە جۆرێک لە جۆرەکان بازاڕەکان لە هەموو دنیادا وەستاوە ژیان بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئیفلیج بوون بۆ دەکرێت هەرێمی کوردستان لە ئاست ئەم کێشە و قەیرانە گەوراندا لە هەوڵی ڕێخستنی پەیوەندیەکانی خۆی بێچی لەگەڵ وڵات ئەقلیمیەکان لەگەڵ هێزەکانی دەرەوە کە بتوانن جارێکی تر ئەم هاوسەنگیە کە تا ئێستا لە هاتووت ئاراولن لە بەغدا بە جۆرە لەکەمتان درێژەی پێ بدەن بیپارێزن بۆی پێگە و سەنگی خۆیان جارێکی تر لە عێراقدا بپارێزن نتوان زیاتر لەمە پاشەکشەی پێ بکەن. بەڵێ ینی کاتە مەترسی هەیە لەسەر خراپبوونی پەیوەندیەکان لە نێوان عێراق و هەرێمدا بەڵێ بێگومان ئەگەر ئەو هێزە سیاسی و تایفیانەی کەوا خوازیارن لە بردەوەی کە ئیمڕۆ بە تایبەتی کە باسێکن لە ئەنجومی نوێنەراندا اعترازیان لەسەر ئەوە هەیە کەوا بەشە بودجە و ئەوان و پارێکە بۆ هەرێمی کوردستان بنێرێ و لە ناوی یاسای قەرزەکەدا بێگومانەوە پێشهاتێکی باش نییە ئەمە خزمەت بەمانەوەی عێراق وەک وڵاتێکی یەکگرتوو وەک عێراقێک کە بمانوێت پێکەوە ژیان هەبێ لە نێوان پێکاتەکانیدا لە کاتێکدا دەبینین قەیرانی گەورەی هەیە عێراق خۆی گیرۆدەی قەیرانی زۆر گەورە بۆ وەکو پێشتر باسم کرد هەموو ئەمانە جارێک
دووبارە ئەوان سەر ڕای کێشە و قەیرانە گەورەکانی خۆیان بیانوێ زیاتر ئەم قەیرانە بەسەر هەرێمی کوردستاندا بسەپێن و بیکەن بە ئەمریقی واقع و دەرگاکانی لێدا بخۆن و هیچ مەجالێکی ژیانی بۆ نەهێڵنەوە ئەمە پێشهاتێکی باش نییەوە خزمەتی مانەوەی عێراق و وڵاتێکی یەکگرتو ناکات بەڵام بەتر لەو هەموو کاریگەریانەی کە لەسەر عراقەیە و پەیوەندەکانی هەرێمی کوردستان و عراقەیە عراق بە گشتی خۆی حازرەکە بۆ هەڵبژاردننی پێشوەختە کەواتە مەترسەکە بێتە دووجار لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەسەڵاتێکی نوێ لە عراقدا بێتە سەر حکم مامەڵی چۆن ئەبێ لەگەڵ هەرێمی کوردستانە مەترسی لەسەر ئەوەشە دروستەکرێتەوە بێگومان ئەوەی جارە پێش حەدەسەکان بکەون حکوومەتی تازە چیەکەوە هەڵبژاردنێ لە عێراقا دەکرێەوە ئەو هەڵبژاردنەکە نازانی کێ ئەیباتەوە و کێتە پێشەوە کێ بەشداری لە هەڵبژاردنەکەوە نازانین ئەو کۆمیسیۆنەی کە ئێستادانراوە یەکلایی نەبووتەوە کە کێ سەرپەرشتی ئەم هەڵبژاردنەکە وڵاتە ئەوروپیەکانەوەی کازمی گەشتە ئەوروپیەکە داوای لە فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیاش کردو کە بێن سەرپەرشتی هەڵبژاردننی پێشوەختە بکەن ئەوان ئەگەر ئەوانە بێنە پێشەوە زمینەیەکی باشی بۆ بسازێنێ و زمینی بۆ خۆش بکرێ هەڵبژاردننیەک هێزگەلێکی تۆزێک کراوەتر لە عێراق و بە خەمی عێراقەوە بن وابەستەی وڵاتانی دەرودرا و سێنە بن ئەزدەی تائیفیان نەبێ پابندی دەستوری عێراق بن ئەوانە چاوەڕێی خراپیان لێ ناکرێەوە دەکرێت لە هەوڵی ئەوەدا بن بتوانن فۆرمێکی نوێت ئەگەر دەستورەکەش تعدیل بکەنەوە ڕیفۆرمی تێدا بکەن بتوانێت بە جۆرێک بێت لە خزمەتی پێکەوە ژیان بێ لە عێراقداکە هەموو پێکاتەکانی عێراق وەکو برا بژین ئەو سەردەمی 17 ساڵی ڕابردووی گەندەڵی و جێبەجێ نەکردنی دەستور و لە بەریەک تەرازانی عێراق و سەرهەڵدانی ڕەوتی تیرۆریستی جۆرا و جۆر لە عێراقدا کە زیانی گەورەی بە عێراقیان ئەوە هەمووی ئاکامی ئەو لێکتێ نەگەیشتن و نەگونجان و نەسازانە بوو کە لە نێوان عێراقەکاندا هات بۆ ئاراوە ئەگەر چینێک و تەبقەیەکی سیاسی تازە لە عێراق دەبێتە ئاراوەکە پابند بێ بە دەستورەوە یان فۆرمێکی تازە بدۆزێتەوە بۆ پێکەوە ژیان لە عێراقداوە بە تایبەتی ئەگەر بایدنیش دەست بەکار بێ خۆمان دەزانین خاوەنی بیرۆکەی سێهەرێمیە بۆ عێراقەوە ئەوش کاتی خۆی کە جێگیری سەرۆک بوو لە ئیدارەکەی ئۆبامادا گەیشتووە ئەو قەنەعەتە عێراق بم شێوە ناتوانێت بژی ناتوانێت درێژە بدرێ بە دەوڵەتێکی عێراق بەم هەموو کێشە و ململانیانەوە لەبەرەوە گۆڕانکاریەکان پێ دەچێت بەلایانی ئیجابیدا بڕۆت بەڵێ بەڕێز ئیدریس دوای سەرنجی بەرنامەکە گەر لای تۆ بێ ئایندەی پەیوەندی ئێوە ئەنیکە کاڵم ئێوە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عراقی دەبێت چۆن بێ ئەو بە تایبەت جگە لە پرسیینەتەوەی ئێستا بە بۆنەی هاتنی داعش ناوچەیەکی زۆر لە ئەو ناوچانە وێران بۆ خاپور بووە دیارە ئێمە تاکو ئێستاکە ئیداریەن سەربازیەن بەشێکین لەو عێراقا گەندەڵەی کە هێز سەرپەرشتیەکە ئەگەر تو تەماشای عێراق بکەی عێراقێکە ئەوەی بەناوی حکومەتەوە بێ کە لە ماوەی 17 ساڵی ڕابردوودا تەنیا ئەوە بوو کە شەریکەی سۆمۆ نەوتەکەی عێراقی ئەفرۆشت و ئەیتوانی موچە دابەش بکە ساڵ وا بووە 120 ملیار دۆلار میزانی عێراق بووە بەڵام ئێستاکە لە هەندێک محافەزات لە باشووری عێراق ڕێژەی هەژاری 150 تێپەڕاندووە بۆیە هیچ پێشبینیەکی باش بۆ چارەنووسی کورد لە ناوچە جێناکۆکەکان نابینین لەو عێراقا گەندەڵستانە بەڵکو ئەوان ئەگەر شتێکیان پێ بکرێ بۆ خۆیان ئەکرێ و ئەبینی ئێستاکە شەقامی بەغدا شەقامی باشوور زۆر لە شەقامی ناوڕاست و لە شەقامی کوردی تووڕەترە لە حکمی بەناو شیعەکە نۆ محافەزەی باشووری عێراق شیعەیە بۆیە ئەم سنوورانەی ئێمە چەند کێشەیەکی هەیە لەگەڵ حکومەتی فدرالدا یەکێ لەوانە کە کەمی خزمەتگوزاریە کە هیچ خزمەتگوزاریەک لە سنوورەکان ئێمە نییە ئەوە تا ئەگەریستە بیبینی زبڵ و خاشاک کە شەقامەکانی کەرکووکی چنیوە بە سەبارەت بە دامەزراندن بۆ سنوورەکان ئێمە نییە سەبارەت بە جێبەجێکردنی یاسا و مادەی 140 وەکوتم ئێمە هیچ ڕوونیە نییە کە حکومەتی عێراق و حکومەت لەگەڵ حکومەتی فدرالدا لەم حکومەتی عەسکەرتاریەتیە جارێکی تر مادەی 140 جێبەجێ بکرێ جارێکی تر یاسا سەروەر بێ بۆیە لە هەموو ڕوویەکەوە ئەبینی وەزعی کورد لەم سنوورانە ڕۆژ لە دوای ڕۆژ خراپە
لەلایەکی دیکەیشەوە ئەوەتانێ ڕۆژانە و شەوانە گوێمان لێیە لە سنووری کەرکووکە تیرۆرستانی داعش جموجوەلیان زیادی کردووە. ئەوەتانێ ئەبینی بەهۆی تیرۆرستانی داعشەوە و هەڕەشەی لەسەر گوندەکانمان چەندین گوندمان لە سنوورەکانی دبست و سەرگەڕان و داقۆق چۆڕی کردووە. بۆیە ئەوەی لە عێراق ڕوەدا تەنیا ئەوەیە کە عێراق ئەم کەشەی کە ئێستاکە هەڵبژاردن لە ئەمریکا کراوە تاکو 2021 کە ئەبێ ئیدارەی ئەمریکا بگۆڕێ و دیموکراتیەکان کە بایدنە بێتە سەر حکم، ئایا ستراتیج و بەرنامەی دیموکراتیەکان و ئیدارەی بایدن چییە بێ لە عێراقا کە خۆی ئەزمموی لە عێراق هەیە کە خۆی 8 ساڵ جێگری ئۆباما بووە، تەنیا چاوەڕێی ئەوە ئەکرێ کە لە نێو دەوڵەتیە ئەم سنوورانە و عێراق چارەسەر بکرێ. ئەگینە عەقڵی شۆڤینی عارەبی هیچ چاوەڕوانێکی باشی لێ نابینریە کە فۆرمێکی نوێ دیموکراسی لە عێراق بەرپا بکە. ئەبینی لە هەڵبژاردننی 2010 بەڕێز ئیدریس حاجی عادل چاودێری سیاسی سوپاس کە لە کەرکووکەوە لەگەڵمانداوی بەڕێز بوران شەغڕە و باماشەوە چاودێری سیاسی سواز بۆ تۆش خواتان لەگەڵ.